گردبوونەوەی جوتیارانی قەزای مەخمورە داوا دەکەن کێشەی وەرگرتنی گەنمیان چارەسەر بکرێ، چونکە لە ئێستا سایلۆی مەخمور 130,000 تۆن گەنمی تایە و بەرپرسانی سایلۆکەش بە جوتیارانیان وتووە لە توانایاندایە تەنها 70,000 تۆن گەنم لە جوتیاران وەرگرن. ئەمە شوا دەکا هەزاران تۆن گەنمی جوتیارانی مەخمور بمێنێتەوە و بە ناچاری بە هەرزانتر بیفرۆشنەوە. يقلي منيا خمي دوزاركانا حول الساعة حول بسريوان جوتیارانی قەزای مەخمور دەڵێن ئەو گەنمەی ئێستا لە سایلۆکەیە هی ئەوان نییە ماوەتەوە، بەڵکو گەنمی بازرگانانە و بە هەرزانتر دەیکردن و جوتیارانی مەخموریش بێبەش دەکەن لە وەرگرتنی گەنمی ساڵانە. ناکرێت و سایلۆک لە سنووری خۆت بی بەڵام توجار بێتن ساڵانە ڕێژەی زۆر گەنم بینیتن لێرە تەسمیلکە بەڵام جوتیارێرە بێبەشبی. یەک لە داواکاریەکانی ما داواکاری سادەیە ئەگەر حکوومەت دەستی ئەو خەڵک بازرگانە لێرانە ببڕیتن ئێمە دەنێن 100% ڕێژەی گەنم لێرە وەرجی لە جوتیاران. داوایەکی سادەیە نەمان گوتیە سیاسەتی کەتی ئابووری کوشتتوکاڵی لەمە بگۆڕی کە سیاسەتی بجوازی هیچ لە بەرژەوەندی کەتی کوشتتوکاڵی لە بەرژەوەندی هەژارandانە. شکلش هەر سەرێکی شمانەوەیەکە کامە چەند ساڵە ئەوەی هاتە پێشمان توجاری هەولێر ینی گەنمی سووری گەنمی چەند ساڵ لەوە پێش بە هەرزان دەکردنەوە لە مەغازن ئێستاکەوە خەزم کرێ معلوماتمانەیە دێن نەک سیارێک بە 100 سیارە دێم 60 و 70 بار کردیە بەبێ سڕا بەبێ شتێک عبری ژۆرە دەبی پارەکە جوتیاری مەخموری تۆ لە بازوایە لە تەلعفر لە ڕەبیعە سیارێ بە 4 ملیۆن بە 5 ملیۆن گرتی تەسمیل کرێە و ئێستاکەش 130,000 گەنم مایە. وقتی دور نییە ئێستا وقتی دور نییە قەراج تقریبا 393,000 دۆنەم ئەو هەموو ئەوەدانە هەموو ئەوەدان ئێستا و عالم دور نەدەکە گەنمەکە لە عەردێ تفریق نییە ینی کو دەبی ئەوها وەزیر تجارەکە کا مدیر تجارەکە کا مدیر فەرعینینەوەکە ریاستی وەزەراکانی دەبی فقط لە بۆ خەڵکی مەخموری و قەراجی و یعنی دەوروبەری مەخموری. ئەندامێکی ئەنجومەنی نوێنەرانی عراقیش دەڵێ چارەسەری سەرەتایی ئەوەیە ئەو 70,000 تۆنەی کە لە ئایندەدا سایلۆ وەریدەگرێ تایبەت بکرێ بە دانیشتوانی مەخمور. كشكا أو جوتيار كان حاليا يعني كشكل مبدئي يعني بشكل طارئ وسريع ببلا يكشار سرك هي حاليا أو هفتاطن أو كي مثلا معاون مدير قوتي أو مدير قسيكت قوتي مسي عابي هفتا 1000 طن ما هي دبي أو هفتا 1000 طن فقط لبو خلكي مخموري بي. لە ئێستادا وەرزی دروێنە لە قەزای مەخمور دەستی پێکردووە و نزیکەی 25,000 جوتیاری هەیە. ساڵانە نزیکەی 300,000 تۆن گەنم بەرهەم دەهێنن. سایلۆی مەخمور لە توانایدا هەیە ساڵانە 250,000 تۆن گەنم لە جوتیاران وەربگرێت. ساڵی ڕابردوو 115 گەنمی جوتیارانی قەزای مەخمور وەرنەگیراوە. ئەم ساڵیش بەهۆی بوونی 130,000 تۆن گەنم لەم سایلۆیە مەترسی ئەوە هەیە 140 گەنمی جوتیارانی قەزای مەخمور وەرنەگیرێت کە ئەمەش زیانی زۆر بەر جوتیاران دەگەێنێت. ئازاد و مەراوەی کەناڵی ئاسمانی پەیام قەزای مەخمور.